ئەم ساڵیش دەستگای مەدا لەژێر ناونیشانی جیهان بە کوردی دەدوێت کە ئەو پێشانگایە جیا دەکاتەوە لە پێشانگاکانی ساڵانی پێشوو. ئەمە حەفدەمین پێشانگای نێودوڵەتی کتێبە کە لەلایەن دەستگای مەدا بۆ ڕاگەیاندن و ڕۆشنبیری و هونەر ئامادەی ئەو بە چاودێری جەنابی سەرۆک بارزانی و هەروەها بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان ئەو ئەم پێشانگایان ئەنجامداوە. جێگای بە ئاماژەیە ئەم پێشانگایە ساڵانە لایەن دەستگای مەداوە ئەم ساڵیش دەستگای مەدا لەژێر ناونیشانی جیهان بە کوردی دەدوێت کە ئەو پێشانگایە جیا دەکاتەوە لە پێشانگاکانی ساڵانی پێشوو. ئەمەش مانای ئەوە هەڵدەگرێت کە زۆرترین کتێب بۆ وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و هەروەها هەوڵێکە بۆ ناساندنی و بە فەرمیکردنی زمانی کوردی لە گوگڵەوە. خۆشبەختانە ئەمەی ساڵ بە ساڵ پێشەنگە کە بەرەو پێش دەچێت بەشداریکردنی خانەی زیاترە لە وڵاتی جۆراوجەر. ئەم ساڵ 350 خانە بڵاوکراوە لە 22 وڵاتی جیاوازی جیهان و هەروەها لە ئەوروپا هاتوون لە بەریتانیا، ئەڵمانیا، ئیتالیا و هەروەها لە چەندین وڵاتانی عەرەبی وەکو میسر، لوبنان، ئوردن، مەغرب، جەزائر، سعودیا، ئیمارات، کوێیت، لەوانە هەموو خانەی بڵاوکراوەیان دانەوە و هەروەها بەشداری چەندین نووسەر و ئەدیبی زۆر ناسراوی وڵاتانی عەرەبی